بیسەرانی خۆشەویستی تەلەڤیزیۆنی کۆمەڵا وێڕای سڵاو و ڕێزی خۆم و هاوڕێیانی هاوکارم لەگەڵتانمەوە پێشکەشکردنی گەشتی هەواڵەکانی پێش نیوەڕۆی شەممە بە کاتی یاران سەرەتا سەردێڕی گرنگترین هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی سارینا سەعادی لەسەر مەزارەکەی، دۆخی خراپی پیشەی ژنانی کرێکە لە شەرکەتەکانی بەرهەمهێنان لە بانە، کوژرانی کچێکی تەمەن 15 ساڵی خەڵکی پیرانشار لەلایەن باوکیەوە، ناڕۆنی چارەنووسی 4 بەندکراوی سیاسی پاش 11 مانگ، ماڵاوایی لە ژیانی دایکی گیانبەختکردوویەکی ڕێزەکانی کۆمەڵا لە شاری سنە، خۆپیشاندانی خەڵکی زاهێدان دژ بە کۆماری ئیسلامی، هێرشی هێزەکانی شارەداری بەندەر عەباس بۆ سەردەستفرۆشانی ئۆشانە و گیانەدەستانی دوو فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر نابلوس. درێژە هەواڵەکان. کۆبوونەوەی بنەماڵەی سارینا سەعادی لەسەر مەزارەکەی بە پێ هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 16 مانگی پوشبەر، بنەماڵەی هەمیشە زیندوو سارینا سەعادی لەسەر مەزارەکەی کۆبوونەوە و ڕێزیان لە بیرەوەریەکانی گرت. بە پێی ڕاپۆرسە بنەماڵەی سارینا سەعادی و کۆمەڵێک لە خەڵکی ئازادیخوازی سنە بە کۆبوونەوە لەسەر مەزاری ئەو گیانبەخت کردووە وێڕای ڕێز لەنان لە یاد و بیرەوەریەکانی پەیمانیان لەگەڵ ئاواتەکانی نوێ کردەوە. لەو مەراسمەدا هاشم سەعادی باوکی سارینا سرودی ئەیوەتەنی پێشکەش بە تەواوی قوربانیانی ڕەژیمی جەنایەتکاری کۆماری ئیسلامی کرد. دۆخی خراپی پیشەی ژنانی کرێکار لە شەرکەتەکانی بەرهەمهێنان لە بانە. بە پێ زانیاریەکان ئەو کرێکارانەی کە لە کۆمپانیاکانی بەرهەمهێنانی بانە کار دەکەن لە ترسی لە دەستانی سەرچاوەی داهات و کارەکەیانەوە لە بەدواداچوون بۆ گەیشتن بە مافە سەرەتاییەکانیان خۆ دەبوێرن. بە وتەی چالاکانی مەدەنی و کرێکاری شاری بانە، کەمی ئاستی هەغدەست و مەزایە، ئیزافەکاری، نەبوونی ئیمکاناتی ڕفاهی بۆ کرێکاران، کاتیبوونی گرێبەستەکان و پابەند نەبوونی خاوەنکار بە یاسای کار، بێبەشبوون لە بیمەی تەمین اجتماعی، پەرداغ نەکردنی موشەکان لە کاتی خۆیدا و بێنەزانی ئیزافەکاری لە سەرەکیترین کێشەکانی ژنانی کرێکارە لە کۆمپانیاکانی بەرهەمهێنان لە شاری بانە. کوژرانی کچێکی تەمەن 15 ساڵی خەڵکی پیرانشار لەلایەن باوکیەوە. ڕۆژی هەینی 16 پوشبەڕی 1402 هەتاوی، زیلان ئەیواز تەمەن 15 ساڵ و خەڵکی گوندی زێوەی سەر بە شاری پیرانشار بە پاساوی شەرەف لەلایەن باوکیەوە بە شێوەیەکی دڕندانە کوژرا. بە پێزانیاریەکان عەبدولسەلام ئەیواز باوکی زەیلان بە بیانووی هەبوونی پەیوەندی سۆزداری لەگەڵ لە نێوان کچەکەی و کوڕێکدا زیلانی هەڵواسیوە و دوجار بە دەمانچەی کەمەری ناوبراوی کوشتووە. جێگەی ئاماژەیە کە عەبدولسەلام ئەیواز پاشە و جەنایەتە خۆی ڕادەستی پۆلیس کردووە. ناڕۆنی چارەنووسی 4 بەندکراوی سیاسی پاش 11 مانگ. زیاتر لە 11 مانگ بەسەر کاتی دەستبەسەرکردنی 4 بەندکراوی سیاسی بەناوەکانی پژمان فاتحی، محەممەد فەرامەرزی، محسێن مەزلوم و وەفا ئازەربار تێپەڕ دەبێت و هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستانیە. ڕۆژی یەکەمی مانگی گەلاوێژی ساڵی ڕابردوو 4 ئەنجامی حەزبی کۆمەڵەی زەحمەتکێشانی کوردستانی ئێران بەناوەکانی پژمان فاتحی تەمەن 28 ساڵ و خەڵکی کامیاران، محسێن مەزلوم تەمەن 27 ساڵ و خەڵکی مەهاباد، محەممەد فەرامەرزی تەمەن 28 ساڵ و خەڵکی دێولان و وەفا ئازەربەر تەمەن 26 ساڵ و خەڵکی بۆکان لەلایەن هێزەکانی سوپای پاسدارانەوە لە نزیک گوندی یەینگێجێ سەر بە ناوچەی سۆما و برادۆستی ورمێ ڕفێندران و لەو کاتەوە هیچ زانیاریەک سەبارەت بە چارەنووسیان لەبەردەستانیە. ماڵاوایی لە ژیانی دایکی گیانبەختکردوویەکی ڕیدەکانی کۆمەڵا لە شاری سنە. بە پێ هەواڵی گەیشتوو ڕۆژی هەینی 16 مانگی پوشبەر، دایە سەعدیە زەندی دایکی هاوڕێی گیانبەختکردوو یەدۆڵڵا زەعیفی لە ئەنجامانی ناسراوی ڕێزەکانی کۆمەڵە و حەزبی کۆمۆنیست ئێران لە شاری سنە ماڵاوایی لە ژیان کرد.
هاوڕێیە دۆڵا زایفی پێشمەرگەی بوێر و خۆنەویستی کۆمەڵە لە شەڕێکی دەستە و یەخە لەگەڵ هێزە جەنایەتکارانی کۆماری ئیسلامی گیانی بەخت کرد. دایە سعدیە زەندی دایکی و هەمیشە زیندووە مردنی لە ناکاوی ڕۆڵەکەی تەحەموڵ کرد، بەڵام هیچ کات سەری تەعزیمی بۆ جەنایەتکارانی کۆماری ئیسلامی دانەنەواند و وەکو هەزاران دایکی دادخواز لە ماوەی دەسەڵاتی فاشیزمی مەسەبیدا وەکو هێمای بەرخۆدان لە دڵی خەڵکی ئازادیخوازی سنە و بزوسنەوەی شۆڕژگەرانی کوردستان مایەوە. لەلایەن کۆمەڵە و حەزبی کۆمۆنیستی ئێرانەوە سەرخۆشی خۆمان ئاراستەی خزم و کەسوکاری دایە سەعەدیە و تەواوی خەڵکی شۆڕژگەری کوردستان دەکەین. یادی ئازیزی بەرز و بەڕێز بێت. خۆپیشاندانی خەڵکی زاهێدان دژ بە کۆماری ئیسلامی. ڕۆژی هەینی 16 مانگی پوشبەر بە پێ ڕەواڵی هەر هەفتە خەڵکی ئازادیخوازی بەلوچ بۆ جارێکی دیکە دژ بە ڕژیمی سەرکۆزگەری کۆماری ئیسلامی ڕژانە سەرشەقام و خۆپیشاندانیان کرد. بە پێ راپۆرتەکان هەزاران شارۆمەندی بەلوچ بە دەستەوەگرتنی پلاکارد و تراک دژ بە کۆماری ئیسلامی دروشمیان بەرزکردەوە و خوازیاری ئازادی تەواوی زیندانیانی سیاسی و ڕاگررتنی سزای ئەعدام بوون. بەشداربووان هەروەها پشتیوانی خۆیان لە تومات ساڵحی و عەباس دۆریس ڕاگەیاند و داوایان لە کۆمەڵگای جیهانی کرد کوشارەکانیان بۆ سەر کۆماری ئیسلامی زیاد بکەن و ڕێگە لە ئەعدامی عەباس و سەپاندنی سزای قورس بەسەر توماج بگرن. هێرشی هێزەکانی شارەداری بەندەر عەباس بۆ سەر دەستفرۆشانی ئەو شارە. ڕۆژی هەینی 16 مانگی پوشبەر مەئمورانی شارەداری بەندەر عەباس بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان هێرشیان کردە سەر دەستفرۆشانی ئەو شارە و سێکەڵشون ڕوویدا. بە پێزانیاریەکان مەئمورانی شارەداری بە هاوکاری هێزە ئینتیزامیەکان لەم دۆخە خراپە ئابوووریە هەوڵی تێکدانی بەساتی کەسابەتی دەستفرۆشانی ئەو شارەیان داوە، بەڵام لەگەڵ بەرگری خەڵکی وەزاڵە هاتوو ڕووبەڕوو بوون و تێکەڵچوون ڕووی داوە. دووە هەواڵ گیانەدەستانی دوو فەلەستینی لە هێرشی ئیسرائیل بۆ سەر نابلۆس. هێزەکانی ئەرتەشی ئیسرائیل ڕۆژی هەینی 16 پوشبەر خانووی بنەماڵەیەکی فەلەستینیان لە شاری نابلۆس لە باکووری کەرانەی باختەری گەمارۆدا و دوو شارۆمەندیان بە ناوەکانی حەمزە مەقبول و خەیری شاهین کوشت. بە پێ راپۆرتەکانەوە دوولاوە فەلەستینیە لە خانوویەکی کۆن لە گەڕەکی مێژووی شاری نابلۆس شناسایی کراون و یەکێکیان ئەندامی بزوسنەوەی فەتح بووە. لە راپۆرتی ئەلجەزیرە هاتووەکە ئەو هێرشە دوو ڕۆژ بە دوای هێرشی ئیسرائیل بۆ سەر ئوردوگای پەنابەرانی فەلەستینی لە جەنین کە بووە هۆی گیانەدەستانی 12 کەس و برینداربوونی 140 کەس ڕووی داوە و 3 کەسی دیکەش بریندار و ڕاگوێزی نەخۆشخانەکراون. بینەرانی خۆشەویست هەواڵەکانتان پێشکەشکە هەر شاد و ئاسوودە بن.